بە بۆنەی ڕۆژی جیهانی کۆچبەران کە هەموو ساڵێک لە ڕۆژی هەژدەی کانونی یەکەم یاد دەکرێتەوە و لە ساڵی 2000 لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە وەکو ڕۆژێکی جیهانی ناسێنراوە. دەستگای لووتکە لەم یادەیە وەک دەرفەتێکی گرنگ و پشتڕاستکردنەوە و پابەندبوونی خۆی بە پاراستن و پشتگیری مافە بنەڕەتیەکانی کۆچبەران و ئاوارە و پەنابەران دووپات دەکاتەوە. کۆچکردن و ئاوارەبوون دۆخێکی مرۆڤایەتی هەستیارە کە بە هۆکارە جیاوازەکانی وەکو جەنگ و توندوتیژی و گۆڕانکاری ئابووری و گۆڕانکاری ژینگەیی ژمارەیەکی زۆر لە خەڵک ناچارەکات لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان کۆچ بکەن. لەم بارودۆخەدا پێویستە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە هاوبەشانە کار بکەن بۆ دامیکردنی ژیانێکی شایستە و سەلامەت بۆ کۆچبەران. دەستگای لووتکە هەمیشە هەوڵی داوە بەردەوامیشە بێت لە پێشبردننی پرۆگرام و چالاکیەکان کە ئامانجی دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتایەکان بۆ هاوڵاتیان و تێکەڵاوکردنەوەیانە لەگەڵ کۆمەڵگا و هەروەها هاوکاری و کارئاسانیە بۆ کۆچبەرانەی خوازیارن بگەڕێنەوە زێدی خۆیان یانەوە کەسانەی کە سوکاریان دابڕاون. هەوڵەکانمان بەردەوامی هەیە بۆ دیاریکردنی چارەنووسیان و شادکردنەوە بە کەسوکاریان. لە کۆتاییدا دەستگای لووتکە داواکارە لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆی هەوڵەکان یەکگرتوو بکەن و هاوبەشانە کار بکەن بۆ دروستکردنی داهاتوویەکی سەقامگیر و ئارام و مرۆڤانەتر بۆ کۆچبەران و ئاوارە و پەنابەران، وەروەها دابینکردنی سەروەری ماف و کەرامەتی مرۆڤ. هەروەها سەبارەت بە کار و چالاکیەکانی دەستگای لووتکە لە ساڵی ڕابردووە خۆشبەختانە توانیمانە فریاگوزاری سەرەتایی و هەروەها پاکێجی خۆراکی و هەروەها پێداویستیەکان دابین بکەین بۆ هاوڵات بۆ کۆچبەران بۆ ئاوارەکان بۆ پەنابەران و هەروەها هاوڵاتیانی خانەخۆش و لە تازەترین لە کۆتا چالاکیشمانە توانیمان هاوکار بین بە دابینکردنی 5,000 پاکێج بۆ زیان لێکەوتوانی قوربانیانی شاری چەمسەماڵ بە هاوکاری تەبەن وەزارەتی کۆچبەران هەر پێشم خۆشە بە زمانی عەرەبی سوپاسێکیان بکەم لێرەوە. شكر والتقدير خاص لوزارة الهجرة والمهاجرين العراقية وخصيصا السيدة إيفان فايق والسيد ثامر المشكور لتوفيرهم السلات غذائية واحتياجات لكردستان. وإستش داتا كانت عم بوخين مواد داتاي أماري بابلين صالي رابردو براور بصالاني تر ل 2025 31,455 هاوڵاتی کۆچیان کردووە لە کوردستان و لە عێراقەوە بۆ دەرەوەی وڵات کە تیایدا 12 قوربانی لێکەوتۆتەوە بە گشتی هەروەها کە دوانیان نادیارە و گیان لە دەستدانیشتمان 10 کەس بووە و بۆ ئەم ئامارانەیە مەلامانە بۆ هاوڵاتیانەیە کە سەر و 18 ساڵ و هەروەها لە ڕێگەی دەستگای کۆچی نێودەوڵەتیەوە تۆمار کراوە.